جارێک دەسڵاوتان لێبێت مامەساڵ شوێنەوە سایمتم لە کتێبی دەسەڵاتی کوردی ئۆپۆزیسیۆنی بێدەوڵەت جەناب دەڵی بە بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتدا دەیانتوانی لەو 5 وەزارەتەدا سێ بەشی پرۆگرامەکەی خۆیان جێبەجێ بکەن دڵنیام دەسەڵات چاوپۆشی لێ دەکردن باش ئەگەر پرۆگرامی ئۆپۆزیسیۆن لە 5 وەزارەتە جێبەجێ بکرێت و دەسەڵاتیش چاوپۆشی لێ بکە ینی ڕازیە بە جێبەجێکردنی کەواتە بۆ ئێستا و حکوومەتە لەو 5 وەزارەتە خۆی ئەو پرۆگرامە جێبەجێ ناکە لەسەر ئەو ئەگەرەی کە بۆ يعني مناقشه ئەوم کردووە مناقشه ئەوم نەکردووە کە بۆ حکوومەت خۆی لە بری ئۆپۆزیسیۆن خۆگەر حکوومەت ئەوە بکە بۆ خۆی باشترە ینی لە بری ئۆپۆزیسیۆن بێت ینی لە زۆر وڵاتەوەیان کردووە یەک بەرنامەی ئۆپۆزیسیۆن سەیری دروشمەکانی ئۆپۆزیسیۆنەکە سەیری ڕۆژنامەکانەکە خۆی ئەبێ وا بکە حکوومەت و بە تایبەتی لە پەرلەمانە ئەبێ هەوڵدا لە ڕێگەی دەسەڵاتی شوارەمەوە لە ڕێگەی کۆمەڵی مەدەنیەوە ئەو پێشنیاریانەی کە وەرەگرێ و دوایەوە لەوێ شتێک هەیە ئەوەی دیمۆسکۆپی پێڵێنانی بڵێن ڕاپرسیەکەن لەسەر ئەوەی ئایا کام بەرنامەی حکوومەت کام هەنگاوی حکوومەت هەنگاوێکی باش بووە کارێکی باش بووە یان کاری لەسەرەکەن ئەوەی کە خراپە واز لێن دوورەکەونە خۆی ئەبێ وابێ کە ئەوە نەکرا من بۆیە هاتوونەتە سەر ئەو بۆچوونە کە بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن هاتوو مناقشە و نقطەیم کردو بەشداریکردن لە دەسەڵات باشترە نمونەیەکم هێناوەتەوە کە وزارەی ئەوقاف دراوەتە دەست هێزێکی ئیسلامیەوە هێز ئیسلامیەکە بە خۆی بە ئارەزی خۆی بەرنامەی خۆی جێبەجێکە بڕۆ سیر کە بزان چیان کردووە بە گوێرەی قسەی وەزیری ئەوقاف بە خۆی ئەڵێ ئەمساڵ 16,000 مناڵمان خستوتە مەکتەبی ئیقراەوە بۆ ساڵی داهاتوو ئەیکەنە 32,000 دواترێکەنە 64,000 ئەو بخۆی بەرنامەی حەزبەکەیە ئەوە بەرنامەی هێزەکانی دەسەڵات نەبووە من ئەو نمونەیەم هێناوەتەوە یا لە هەر بوارێکی تر بواە بە تەکید بواری ژینگە بێ وزارەتی نانخۆ بێ هەر وزارەتێکە ئەوان وەرێگرن بای ئەوە ڕێگە ئەدرێ کە کۆمەڵێک گۆڕانکاری بکرێ هەر ئەوە نییە کە بڵێن کابرا وەزیرەکە چه دانیشە لە وڵاتانی ئەوروپا کە مەسەلاً یەکێکی سەوز ئەکرێتە وەزیری دەرەوە هیچ بە هیچ شێوە ڕێگە نادە حەزەکەمت پێ بڵێم ئەتوانم سەدا نمونەش بۆ بێنم و لەسەر ئەوە کە لەوێ بە ئارەزی خۆیان ڕێگەیان نادەن بەس ئەتوانێت مەسەلاً مێزەکەی بگۆڕێ ئەتوانێت بۆ یاغی دیوارەکەی بگۆڕ ڕەنگە ئەوەش نتوانێت بگۆڕێ ئەبێ وەکو وزارەتی دەرەوە کە هەر ئێمە و نمونەمان لە بەرچاوە بڵێن یۆشکا فشەر بووە وەزیری خارجەی ئەڵمانیا بەڵام هەر دوای چەند هەفتەیەک گفتوگویەکیان لەگەڵ کردبوو وتی من وەکو نوێنەری حکوومەتی ئەڵمانیا ئەتوانم لەگەڵ ئەمریکا دانیشم قسە بکەم نەک وەکو کابراکی سەوز ئەو جیاوازێش هەیە بەس لێرە لەم وڵاتی ئێمە من زۆر جار بەشێک لە وەزیرانە ئێستا گۆڕان قسم لەگەڵا کردوون دەسەڵاتیشە بوو ئەندای مەکتەبی سیاسی بووە وەزیر بووە پێم وتم بۆ فڵان شت ناکەن ئێستا مەسەلەیەکێکی وەکو کاک عوسمانی حاج مەحموود کە وەزیری ناوخۆ بوو ئێستش هەر زۆر هاوڕێمەوە پیاکی زۆر بەڕێزە ئەو کاتێک کە ئەو وەزیری ناوخۆ بووە ئەیتوانین لە وزارەتی ناوخۆ لە زۆر شتە کۆمەڵە گۆڕانکاری بکە مەسا هەر وەکو نمونەیەڵێم ناوی شەقامەکان بکاتە ناوی کوردی خۆ کێوت وامەکە مەسەلاً ئەمەی ئێستا سورعەت تین کراوە دیاری کراوە کە نابێت لە 100 خێراتر بڕۆیە لە 60 خێراتر بڕۆی ئەو کاتانش ئەتوانە بکرێکی قسەیە کرد مەبەستمەوەیە ئەو کەسانی کە وەزیر بوون یا ئێستا وەزیرن بڕۆ ناکەم یەکێک بچێ ینی دەسەڵات زۆ بێ ئەزمونە لە دەسەڵاتدارەتی تەنانەت لە ئەوەی کە من ئەیزانم ڕەنگە زۆر لە وەزیرەکان و لەوانەیە کە بڕیاردەرن خەڵکانێک هەیە ئەوەی کە بە ئینگلیزی پیاڵن دیسیژن میکەر یعنی ئەوەی کە بڕیار دروستەکە ئەو کەسانە من ئەوەی کە من بینیومە لە تەعاملکردیان لە ناو دەسەڵاتە لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە ئەو ئەزمونیان نییە زۆر بە سادەیی و زۆر شێوەی تەنانەت کە یەت لە بەردەم کەناڵێکی تەلڤیزیۆنی قسەکە بۆ دەرەکەوێ ئەم کەسە ئەزمونێکی قوول و فرەوان و ئەوەی نییە
لە وڵاتانی تر کە یەکێک ئەکرێتە وەزیر بەڕاستی کابرایەکە ئەزمونێکی زۆ فراوانەیە ئێمە لە فلانە کەس مۆزەف لە گومرک و یەکێتە وەزیری نازانم بەڵام تۆ قەنەعەتە وایە دەستدانە پرۆژی چاکسازی لە کوردستانە بەدەست وەزیرێ بێ ئەتوانێت لەو وزارەتی خۆی شتێک جێبێت باشە بەڵام ئەمە معنای ئەوەیە ئێمە بین پرۆژەی چاکسازی لە کوردستانە بچوو بکەینەوە لە مەسەلەن ناونانی شاقام بە کوردی و تهدیدکردنی سورعات بۆ سیارە و ینی ئێمە پێویستمان بۆ نییە سەرەتا موسساتی وەتانیمان هەبێ جیشی وەتانیمان هەبێ ئێمە پێویستمان بۆ نییە بنیاتەکانی دەوڵەت هەیە دابڕێژین ژێرخان دروستکەین بۆ ئەوەی سبینی ئێمەش وەکو باشووری سوودان مافی شاری خۆنووسین خۆمان دیارەکەین و ئەلانی سەقلالەکەین بۆ نمونە بە قەنەعەتی تۆ باشتر نییە لەمەوە دەست پێ بکەن ئەوەی لە شتی بچووکۆ دەست پێنەکە لە شتە گەورەکانیشی پێ جێبەجێ ناکرێ من بەڵام مامەسا ببوورە ینی دوای 20 ساڵ ئێمە بین لە شتی بچووکەوە دەست پێ بکەینەوە ئەکرێ ئەمە گونجاوە ینی 20 ساڵ ئێمە ئەزمونێکی کەڵەکە بوومان هەیە شەڕی ناوخۆی پێ تێپەڕین هەڵەیە کرا خەڵکی بێ ئەزمون خراە شوێنی مهمەوە کرا خەڵکی نەشیا و خراە شوێنی شیاوە ئەمە هەر کرا ینی ئەزمونی کەڵەکە بوومان هەیە 20 ساڵ تەمەنە بەڕاستی ینی ئەوەی کە ساڵی 91 لەدایک بوو بێ ڕۆژی حوتی سی 91 کە ئینتفاازە لە سلێمانیا کراوە پێنجی سێکە لە ڕانەوە دەستی پێکردو لەدایک بوو بێ ئێستا 20 ساڵە ئێستا خۆی بڕیارەیە ئێستا بەپی قانون و بەپی شەرع و بەپی هەموو شتێک خۆی خاوەن بڕیارە وانە یعنی ئێمە ئەزمونێکی کەڵەکە بووە بەڕاستی معنای ئەیە دو ئەم هەموو ئەزمونە ئێمە بین لە شتێکی بچووکۆ دەست بە چاکسازی بکەین لە کاتێکە شتە گەورەکانمان پێویستە ئەمەی منێڵیم کاک عوسمان ئێستا وەزیر نەبووە ئێستا وەزیر نییە بەڵێ نا ببوورە من مەبەستم لە تەنها کاک عوسمان یا وەزارەتی ناوخۆ نەبوو مەبەستم لە کۆی پرۆسەی چاکسازی بوو من مەبەستمەوەیە مەسەلەن زۆر کەسە بۆ دەوری قیادی هەبووە بوون لەو کاتەی شتێکی نەکردو بڵێ ئەم جابوونەوەی ئەوان لەسەر هەر بەڕاستی لەسەر چاکسازی و لەسەر مەسلەی کۆمەڵە پرۆژیان هەبووە من دڵنیام هەندێکیان من لێش بە لەو کتێبش هەر بە ڕاشکاوانە وتومە بەشێکیان بەڕاستی ئینسانی دڵسۆز و بەڕێز و ئەو هیچ گومانم لەوە نییە بەڵام لە ناو ئەوانیشە کۆمەڵێک خەڵکەیە لەوانی ناو دەسڵات گەندەڵترە یعنی ئەوە نییە مەزم بەس بڵێ تەنها ئەمجە مەبەستەکەش ئەوە لێرە مەبەستم یەک شتە مەسئلەی چاکسازی یەک پرۆسە نییە ئەگەر یەکێک پێی وابێ چاکسازی یەک پرۆسەیە یەک هەنگاوە یان یەک شتێکە ئەکتێکی دیاریکراوە ئەوە زۆ بە هەڵێ چووە مەسلەی چاکسەوە لە وڵاتێکی وەکو بریتانیا وەکو سوید وەکو فەرەنسا ئەڵمانیا لەو وڵاتانەش تۆ سەرەکی ڕۆژانە یان مانگانە بسەرکەی ئەمڕۆ ڕیفۆرمی لە بواری تەندروستی ڕیفۆرم دەرەچێت دوو ڕۆژکە لەی خانە نشینی ڕیفۆرمەکرێ چوار ڕۆژیکە لە نازامی ینی پرۆسەیەکە ئەبێ بەردەوام بێ یعنی ئەمەی کە ئەگەر چاکسازی یەکێک پێی وابێ ئیلا دەسڵات هەیە بێ چاکسازیەکە ئەوەش هەڵەیە ئۆپۆزیسیۆن خۆشی چاکسازیەکە ئەو کاتێک کاک ئارام لە قەراق بووە ئەو کات دەستی کرد بۆ چاکسازی مەسەلەن لاینگری ئەوە بوو پردێک دروستکرێ لاینگری ئەو بوو مەشروعێکی ئاوی بچووک دروستکرێ لە گیرفانی شۆڕش ئەو کات ناوم کەس گیرفانی نەبوو لە دێهاتەکان ئەوی دارمە بڕنەوە مەکەن ئەوە بۆ خۆشی من ئیسا کاگارم لە ژیان بۆ بیوتە من ڕیفۆرمەکەم بڕوان پێ کرد بەڵام خەڵکێکی تر بێکە لە ژیانێ بڕوای بە ڕیفۆرم نەبووە بە چاکسازی نەبووە چۆن بڕای پێ بکەم چکە من پێم وایە ڕیفۆرم شتێکە ئەوە نییە مەسەنسە لە ئیسلامە هەیە ئەڵەن کابرا تا دوێنێ کافر بوو سەری خەڵکی بڕی وای کردو ئەمڕۆ شاتمانی هێنا و تۆبەی کردووە ئەوانە نا من پێم وایە تۆ مەسەن لە بواری ژینگە من لە بواری ژینگە پێویست وایە لە هەموو شتێکە ئاگام لە ژینگە بێ هەر لە ئەوی ئاغزەجگەرە فڕەنەدەم شوشە فڕەنەدەم دووکەڵ نەکەم تای سارە نەسووتێنم ئەوە هەمووی بەشێکە ئەوانم نەکرد معنات بڕوان بە بەرنامەی ژینگەش نییە بە چاکسازی ژینگەش نییە بەڵام مامۆستا کۆکردنەوەی چاکسازی لە وڵاتێکە یان مەسیری میلەتێکە بەسراوەتەوە بۆ مەسەلەی چاکسازیەوە بەسنەوەی بە سڕعێکی شخصیەوە یا بۆی کە تۆ بڕۆ بە فڵان کەسێکە باسی چاکسازیەکە ئەمە شتێکی واریتە لەی وڵاتێکە شتی وا بووە نەموو تۆ من وام ڕبت نەکردووە بڵێن لەبەرەوەی فڵان یان
ئەو کەسێکە بڵێن بە گەندەڵی ناسراوە تر ناتوانرێ یان نابێ باسی ئەوە بکرێ ئەو کەسش بۆ هەیە بەس من خۆم بڕوا بۆ کەسە ناکەم بە یەک کەس بێ یا دوو بێ دەبێ 50 کەس بێ بڕوا بۆ شێوەیە ناکەم دوایەوە یعنی من زیاتر شمولیتر بەڕاستی سەیری ئەو ئینەکەم من نمونەم هێنایەوە لەو کتێبش بە ڕوونی باسم کردو تا ئیسە مۆدل پێشکەش نەکراوە یعنی یەکێک نەیتوانیوە ئێستا لە هێزە سیاسەکانی ئەوروپا کە لە ناو پەرلەمانە ئەتوانی بڵێ گەڵاڵەی مۆدلێکت بووە کە هەر بە قسەکردن پرۆژەیە تەقدیمەکە بڵێن لە فترێکە کە لەوێ کەس باسی ژینگەی نەکرد ئەوێت ئەڵێ ئەبێ ژینگە بپارێزرێ ئەوروپا هەموو خەریکی ئەوە بوو بە چەکی ئەتۆمی خۆی چەکدارە کرد چەپەکانی ئەوروپا بە تایبەتی ئەوانەی کە جوڵانەوەی ئاشتی کە بەشێک لە هێزە سیاسەکانیش لێ بوون هەموو هاتنە سەر جادە وتیان ئێمە بڕوامان بۆ نییە جا من لە ڕێگەی ئەو یعنی جارێک هەر لە ئۆپۆزیسیۆنیشە ئەو هێزە سیاسیە لە ڕێگەی ئەو کارانەی کە ئەکرێ ئێستا وەکو وتم نمونەیەکی بچووکمان لە بەردەسایە دووسێ نمونەی زۆر بچووک یەکیان حەفەی شوباتە کە خۆپیشاندانێکی بچوو کرا یەکسەر بەشێک لەو برادرانەی ئۆپۆزیسیۆن وتیان ئەمانە گێرە شێوێن و ئێمە علاقەمان پیان و نییە بەو شێوەیە ئەمە لای من ئەوە پیشانەدا کە ئەم ئۆپۆزیسیۆنە یەکەم خۆی ناتون سەرجا دەگەر تۆ بڕوات بە خۆپیشاندانێ مەفرۆز وایە خۆت بکەیتە پێشی خەڵک چکە لە ئەوروپا من وام بینیەوە ڕاستەکەی لێت ناشارمەوە من خۆم بڕوام بە ئەو جۆرە خۆپیشاندانە هەبێ یەکەمین کەس خۆم ئەچمە پێشەوە با تەقم لێ بکرێ بکوژرم ئەگەر بڕوان پێێتی ئەگەر بڕواشم پێ نەبێ مناڵی دە دوان ساڵ نانێرمە سەرجادە بکوژرێت و کە من وە ئەزام یەکێک لە مناڵەکانی خۆم بەرکەوتووە و ئەوەنێ ئەوانم ینی پێم ناخۆشە ئەو جار لە بۆک وتم لە بەردەرگی سرە هەموو ئەو ڕوبەرەی کە ئەو برادران بەدەستیانە بوو 400 متری دووجا بوو لەو 400 مترە من هەستم بەوە نەکرد کە دیموکراسی هەیە یەکێکە چه شعری خوێنە چییە با بەخۆی شعر بخوێنێتەوە فەرات پیرباڵ ویستی بچێت دوو قسە بکە ڕێگەیانەدا فڵان ویستی بچێت ڕێگەنەدا یەکێک ڕۆژنامە نووسێک ئەوێ بڕوا تۆ هەر لە ئێستەوە جارە هیچ نەبووە جارێ نە دەسڵاتە دێ و نە سوڵتەی من لەو شتە بچووکانەش قیاس بۆکەم ئیسا بڵێن تۆ بەچی زانی تۆ نەخۆشکەوتویی بەچی زانی مەسەن ڕەنگە لە چاوتە یەکێک خەبیر بێ سەیری چاوتەکە چاوێکی بچووک لەو چاو بچووکە چۆنە بۆ دەرکەوت من نەخۆشم من سەیری لە بچووکی کەشەوە شتێکی گەورم بۆ دەرکەوێ لە گەورەکەش ڕەنگە هەر پیا شتێکی بچووکی بۆ دەرکەوێت مامۆستا ئەو دیموکراسیەتی لە ئەوروپا تۆ باسێک کرد بە چەندین جار ئێمە مخاڕنەمان کرد کە خۆی مخاڕنە ناکرێت بە دیموکراسیەتی کوردی بەڕاستی ئەنیەوە دیموکراسیەتێکی ئەوروپی کە مێژوویشی هەیە وانە بەڵام لەو دیموکراسیەتی ئەوروپی کە ئێستا زۆر جار تۆ مقاڕنەوە کرد بەم تەجروبانی ئێرە خۆپیشاندەر کوژراوە بەڵێ بەداخەوە بەڵام بەڕێکەوت خەڵکیان کوشت بێ بەڵام بەڕێکەوت نەک تەقە بەناویا بکەن نەک مناڵێکی 12 ساڵ کوژرێوانێ باشە بەڵام هەنی ئێوە لە حیزبەکەی خۆتانتان پرسی کە بۆچی خۆپیشاندەرێکی 12 ساڵ کوژرا یعنی نەک هەر من هەموو کەسێک کە یەک تۆ زەمیر و وجدانی هەبێ ئەسڵەن یعنی ئەبێ ئیدانێ ئەوە بکە و شتێکی خراپشە ئەو ینی هەر کەسێک تەقەی کرد بێ یا ئەو کارە بکە یان من بە شێوەیەکی گشتی سێریەکەم بەڵام مەسلەی بڵێ ئەوەی لە ئەوروپا ئەوە ڕوونێداوە لە ئەوروپا لەو زۆر لەو خراپتر ڕوویداوە من خۆم بەشداریم لە چەندین خۆپیشاندانی ئەوروپاش کردووە خەڵکیش فعلەن خەڵک کوژراوە خەڵک بریندار بۆ خەڵک ئازاری چەشتووە خەڵک سژن کراوە ئەوانش هەیە بەڵام ئەوەی کە لێرە ڕوویدا بە تەکوێت شتێکی من بە سەراحەت دێڵم ئەبوایە دەسەڵات من پێشتر پێم وتی وتم ئەم دەسەڵاتی ئێمە تەنانەت لە معالەجەی مەسەلە ناڕەزایی خەڵکە لە معالەجەی ئۆپۆزیسیۆنە زۆر کەم ئەزمونە من بەنووسینیش نووسیمە زۆر کەم ئەزمونە بەڵام مامۆستا ئەو ئەزمونی کە تۆ باسێکەڵی لە ئەوروپا لەمە خراپتر ڕوویاوە ئەمە بۆم تهدید بکەی لە ئەوروپای ڕۆژئاوا
کە بە ئەوروپای دیموکراتی ناسراویان لە ئەوروپای تیتۆ و فرانکۆیە ئەمە ڕۆیاوە لە ئەڵمانیا من خۆم بینیمە لە بریتانیا چەندین حاڵەتەوە ڕوویداوە لە زۆر وڵات ڕوویداوە باش لە فەرەنسا ڕوویداوە تو بڕۆ لە 16 سێری حتا ئەوەی چکە ئێوە ڕەنگە زۆر کەمتر شارەزا بن لەوەی حرەکەی ئەوەی کە دژ بە ئەتۆمەکرا من هەرخۆم لە ناو مزارە بووم خەڵکی تا کوژراوە پۆلیس ڕاوی خەڵکی ناوە وان لێ کردووە سارە بەسەر ڕۆیشت و کوشتێتی زۆر جگەدا مناڵێکی کورد لە هانۆڤەر شتێکی کوڕێکی گەنجی 16 ساڵ بوو باوەڕکەم کوردی تورکیا بوو لە هانۆڤەر لەسەر دیوارێک شتێکی نووسی بوو شتێکی باوەڕکەم نووسی بووی بژی کوردستان شتێکی وای نووسی بوو پۆلیس یعنی لە زۆر نزیکەوە تەقی لێ کرد ڕێک لە تەپڵی سەریدا بوو کوشت بووی پۆلیسەکەشیشان لێ نەکرد ئەڵێم 100% خراپە حەزەکەم پێت بڵێم هەم ئەوەی ئەوروپاکە خراپە ئەگەر لێرەش خەڵک بکرێت چکە لێرە من نامەوێ شتێک بڵێم کە خەڵک برینی بکولێتەوە پێم زۆر ناخۆشە بەڵام یعنی بریا چ ئۆپۆزیسیۆن و چ دەسەڵات بەو شێوەیە تەعامل لەگەڵ ڕووداوەکانە نەکەن و بە تایبەتی چ خۆپیشاندان بێ خۆپیشاندان شتێکی زۆر ئاساییە یعنی خۆپیشاندان مافی ئەو خەڵکەیە یەک مافێکی دیموکراتیە هەر دستورێکت بینی مافی خۆپیشاندانی نەبووە دەوڵەت ئەبێ کۆمەڵێک میکانزمدانێ بۆ پارێزگاری لە ئەوانەی کە خۆپیشاندان دەکەن ئەوانەی کە خۆپیشاندانش ناکەن لە وڵاتانی ئەوروپا و سێرکە کە خۆپیشاندانێک ئەکرێ ڕەنگە من بینیوە زۆر جا 100 کەس خۆپیشاندانی کرد خۆمی تا بووم بە سێرەکەی 2000 پۆلیس و ئەسپ و عەرەبانە و نازانم مدەڕعا هێنن پارێزگاری تۆکەن خەڵک لێت نەدا پارێزگاری خەڵکیشەکەن بەسەن ماڵێک نەسووتێ دوکانێک نەسووتێ خۆوەشی تایە لە من ئەڵێم لە هەردووکێ پێ کەم ئەزمموی بەرچاوەکە من تکایە باسی ئەوم بۆ مەکە کە بڵێ کە من گوایە یا هەر کەسێکی تر هەر کەسێک پێی خۆش بوو بێ یەک دڵەپە خوێنش لە گیان بێ ئەوە ئینسانەکە یعنی بچووکترین ئینی نییە مەسن وجدانی هێنە زەمیری هەیە ڕێگە نەدان بەوەی کە لە بەردەوی سەرایە کەسێ بچێ شعر بخوێنێتەوانێکەوە تەسەڕفی چەند کەسێک بۆ ناکرێ ئەمە تامی بکەین بەسەر سێلایانی ئۆپۆزیسیۆنەکە بە 100,000 لایەنگر و دەنگ دەروم هەواداریان هەیە وانە لە بۆقعەیەکە کامە ڕیان بە کەسێنەوە شعرێ بخوێنێتەوەنە بەڕاستی ئەمە تامیم ناکرێ وانە ڕەنگە تەسەڕفی وا لەلایەن حیزبەکانی کەشەوە بوو بێ کە ڕێ بە کەسێک نەدرابێ بۆ نمونە ینی هەر دکتۆر کەمال میراودەلی لە سەروبەندی هەڵبژاردنەکانی ساڵی 2009 لە دەربەنیخان نووسی کۆڕێ بگرێ هەوڵەکان نایە ئەکرێ ئەمە تەعمیم بکەین بڵێن ئەمە یەکێتی کردی تەواوی تر وانێ ئەمەش ئەو ئەخنا ئەمەیان ئەڵێ من ئەمێ مۆدلێکی نوێ تەقدیم بکەم مۆدل من قسەکەم لەسەر مۆدلە یعنی تۆ کە وتت من لە مامۆستا جعفەر باشترم یا وتت من لەو مثلا خێراترم ئەبێ بیسەلمێنی کە لەو خێرات بەڵام مامۆستا بە پرۆژەی سیاسیە ئەوە سەلمێنرێ تۆ یعنی سا ئەوان هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەڵگری پرۆژەیەکەن داخەم یەک شت پێ لەناو پەرلەمان لەناو پەرلەمان یعنی چۆن هەر کەسێک بێ ئێستا من وجهة نظری خۆم پێ ناوم لەسەر کێ سەرۆکی پەرلەمان بووە بەڵام خۆ نابێ بڵا ئاوی تێبگری ئەوە ئێستا مەسەڵەن معقولە من لەگەڵ تۆ قسەکەم بە شێوەیەکی زۆر ناژیاریانە یان ناحەزاریانە قسە لەگەڵ بکەم ڕاستەکەی بەڵام ئەوەی کە هەموو باسمان کرد وەبزانم تەسەڵفێکی شخصیە خۆشیان ئشارەتیان بەوەیە تەسەڵفێکی شخصیە ئێوە ئەوەی چ بەو کێشان بە مێزوو بەڵام ئەو مۆدێلە هەیە لە دنیای هەیە لە پەرلەمانەکانی دنیای بینیومانە ئەو مۆدێلە حتا لیان هەیە ینی پەرلەمانتار بۆ یەک هەڵەسن یەکتری ئێن ئەمە هەبووە ینی ئەم ناکۆکیە لەناو پەرلەمانە ئەگەر ناکۆکیەکان باسی تۆ حەماڵ شەڕم بۆکە ئەگەر ناکۆکیەکانی کوردستان ئەگەر ناکۆکیەکانی کوردستان بگاتەوە ئاسۆ لەناو پەرلەمانە تەنانەت ببێ بە شەڕە بۆ کەزیش بەڕاستی زۆر باشتر بۆ بلێ لەسەر جادا بەبی کەسی تەقل ئەخلاق بکرێن بەداخەوە ینی وانێ ئەوە باشترە زۆر باشە واز لەو تەوەرە بێنین مامۆستا بێمە سەر مەسەلەی جابنەوەی ئاڵای شۆڕش لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ لەگەڵ ئەعلانکردنی ئاڵای شۆڕشە لە
پێم وایە ساڵی 85 یان 86 کتێبێک نووسرا بە ناوی لەم یعود الصمت ممکنە. ئەم کتێبە تۆ نووسیوتە وایە؟ زینشە بە من شتەکە بە دەردی بەرنامەکەی خۆت وڵێ بەڕاشکاوانە منیشت بەڕاشکاوانەوەت پێ بڵێم من لە کاتی شۆڕشە زۆر شتم نووسیوە هەر ئەوم نەنووسیوە لە کاتی شۆڕش و پێش شۆڕش و دوای شۆڕشە بەردەوام بووم لە نووسینە. تۆ ئەگەر بۆ حزبێک شتێکت نووسی بۆ لایەنێکی سیاسی هەر شتێکت نووسی ناتوانانی بڵێ ئەمە نووسینی منە چکە بۆ من هەندێک شتم نووسیوە ئەکی دژی پارتیە و بڵاشم کردوتەوە بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئەوە بەس مووقفی من وا بووە چکە منوەکو بەشێک لە حزبەکە ئەو مووقفم نووسیوە ئەمەی لە میعود الصمت ممکنن من یعنی کلێشەکەیم نووسیوە بەڵام چەندین کە دە کەس دەستکاری کردو ئەم دێڕێکی لێن زیاد کردو ئەم وتێتی فڵانەکە سەمەسە من ئەڵێم کاک ڕێبوار یەکێکی تر کاکەی لێ کاتەوە ئەڵێ ڕێبواری خاین ئەوە ناتوان بڵێم من نووسینی منە یان فڵان من ئەوە ئینکاریەوە ناکەم من عەرەبەکەی من دامڕشتووە لە سەرەتایە بەڵام ڕەنگە وەکو عەمەل شەعبی نییە دە کەس بەشداری تیا کردوێت هەر کەس چوار دێڕی خستوێتە سەری. مامۆستا پرسیارەکەی من لەوە بوو یعنی لە کاتێکی ئەوە هەستیارە کە شۆڕشی کورد تازە لە مفاوەزاتێک هات بۆ دەرەوە لەوا بوو کە ببوژێتەوە خۆی بگرێتەوە بۆ شێوەیە لێدانی سمبولەکانی ئەو شۆڕشە پێدوانی ئەمە خزمەتێ بوو بە داگیر کارکرا یعنی چۆن دراوە لە سمبولەکانی ینی بۆ شوێ لێدانی شۆڕش و لێدانی یەکێتی و لێدانی وەشە دیارەکانی یەکێتی و زیاتر ئەو فترەیە کۆمەڵک ڕخنە گیراوە لە یەکێتی و لە ینی شۆڕش ینی کۆمەڵ ڕخنە گیراوە کە بەشێکی ئێستش ئەو ڕخنانە ئەگیرێ بەڵام هێرشی زۆ تونیشی تایە بەسەر شخصی مام جەلال و نەشروع مستەفا من پێم وتی وتم ئەمە نووسینی تەنها یەک کەس نییە ئەوە تر واضح لای من هەڵوێستی ئەو حیزبە بووە زۆر باشە مامۆستا بەڵام ئەم کڵەشی ئەساسی ئەم کتێبە ئەگەر تۆ داڕشت بێ لە ساڵی 2005 دوایەوەی کە سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان نەخۆش کۆچوو ئوردن تۆ زنجیرەیەک وتارە دابەزان لەم زنجیرە وتارەیە ئەتوانین بڵێن هەمووی مەدەح بوو بۆ مام جەلال و باسی کۆمەڵێک هەڵوێست کراوە لە یەکێک لە حەڵقەکانیە ئەوەی لە یادم بێ بەسی ڕووداوێکێکی کە ڕووداوەکە تەواو هاوکاتە لەگەڵ نووسینی و کتێبەیە یعنی ئەم دووینە بۆ کامیان تۆڵێ ساڵی 2005 کە سکرتێری گشتی یەکێتی خۆشکۆ برای بۆ ئوردن ئەزانم دوای کتێبێک بڵاو کرایەوە بەڵێ زنجیرەیەک وتارێت تۆ نووسی پێم وایە حەڵقەی چواردەیەمە دەست نەکەوت و نوسخەیەت بۆێنە حەڵقەی چواردەیەمە یان پانزەیەمە ئاخر چی نووسراوە نازانم بەڵێ بە دەقیقی هەڵوێستەکەم تاو هین نییە بەڵام باسی هەڵوێستێک ئەەکەیت شتەکە بڵێ باسی هەڵوێستێک ئەەکەیت کە تەواو هاوکاتە لەگەڵ نووسینی و کتێبە ڕووداوێکی جێڕاوەتەوانێ لەوێ ڕووداوەکە تەمان لە بەرژەوەندی مام جەلال باسی کردووە بەڵام هاوکاتە لەگەڵ ئەو سەردەمی کە جیاببوونەوەی ئاڵای شۆڕشی تیان ڕاگەیاندرا نازم ئاماژەکەی تۆ لای من بە تاوای ڕوونیە داوای لێ بردنەکەم لەوەیە پێم نەڵێ مەبەستەکە ئەوە بووە و یا بەرگەکەم بۆ بخوێنیتەوە بڵێ ئەمە دووتۆ ئەو کاتش وا دووتەوە زۆر باشە واز لەوە هێنی مامۆستا جەنابەت لە کوردستان بڕوانامەت هێناوەیان لە ئەڵمانیا بەڵێ بڕوانامی چیت لە ئەڵمانیا هێناوە لە سۆسیۆلۆژی بەکالۆرس بەڵێ بەڵام لە کوردستان ماستەرە هێناوە نا خۆی هەر لێوێ ئەو شادی وەرەگری بە ئەڵمانی من پێتێڵم نووسراوە ماگستێر وان نووسراوە شادەکە وایە ماگستێر MS نقطە S بەڵێ بەڵێ من دوایەوە حەزەکەم بزانی دوایەوە تقریبن 3 ساڵ خەریکی دکتۆرا بووم بەڵام تاوام نەکرد بۆم تاوان نەکرد لەبەر زروفی ژیانی خۆم نەمتوانی هەر لە ئەڵمانیا پارەم هەبووە تاوام کرد پارەم نەبوو بە کرێکاری بەین ناکرێت بەڵێ هەر لە ئەڵمانیا بڵێ لە ئەڵمانیا بەڵێ بەشێکیشم کردوتە کتێبێک
کە بە ناوی بڵاویش بۆتەوە سلێمانی و ململانەی گروپە کۆمەڵاتەکانەوە بەشێکێتی. بەڵێ زۆر باشە مامۆستا ئامانجە لە دامەزرانی لیستی بەرژەوەندی نەتەوەکان چی بوو لە هەڵبژاردننی ساڵی 2009 ئەو مەسلەی لیستی بەرژەوەندی نەتەوەکان ڕاستیەکەی ئەو کاتە هەست دەکرا کە هێزە سیاسەکانی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێم مەسەلەن ئێمە نەمانتوانیوە هەندێک گروپی دۆستی خۆمان پیاکەین ینی ئێستاش من قەنەعەتم وایە ئەگەر بمانتوانی بە لە دەرەوەی هەرێم چکە کوردێکی زۆری لێە ئێستا بڵێن زۆر خەڵکەی ڕەنگە ئەوە نەزانێ لە شوێنێکی وەکو دیالە پارێزگای دیالە 62% خاکی دیالە کوردستانە ینی خانەقی و مەنەلی تقریبا 10,500 کیلومتری دووجایە باشە لوبناان هەموو 9,000 کیلومتری دووجایە بۆ لوبناان بێتە دەوڵەت تۆ مافیەوەت نەبێ داوای ئەوە بکەی بڵێ ئەم منطقەیە منطقەی کوردستان و شتێکی بۆ بڵێ ئێستا حەزەکەم بزانی لە ناو دیالە خۆیە بەشی زۆری خەڵکە نخبەی سیاسی پێیان باشە دیالە بەشێک بێ لە کوردستان ئەگەر من بڵم ئەنبار ئەوە ئەتوانی بڵێ ئەنبار هەمووی سونە و عەرەبە ئەمە ینی بۆ ئێمە مشکلەیەک دروستەکە بەس ئێرە حاڵەتێکی جیازە 62% دانیشتوانەکەی کوردن ینی هی ئەو منطقەی عەرزەکەی خاکی کوردستانە و ئەمجا لە کووت بە هەمان شێوەیە ینی منطقێکی زۆر کووردە ئەمجا لە سەلاحەدین ئەوەی کە تکریت و ئەوانە کوردێکی زۆری لێیە ئەمجا وەکو وتم چەندین گروپ هەیە کە بڕوان بەوە هەیە کە لەگەڵ کووردە ئین بن ئەمجار ئەوە ینی من پێم وە بۆ ئەو کاتە خەڵکی زۆر هاتن و پێیان باش بوو کە لیستێکە بێ هی ئەو خەڵکە بێ ینی بڵێن لە منطقەی خواری هەرێمی کوردستان ئەو لیستێکی وا دێن بێ و بەس دۆستی بڵێن هێزە سیاسەکانی کوردستان بێ بەڵێ تا چۆنێکێتی هاوکارە بوو لە دروستکردنی ئەو لیستای بەڵام تکای زۆر بە کوردی چکە کاتم زۆر کەمماوە ئەتوان بڵێم هیچ خۆزگایە هاوکار بوونایە یەکێتی پارتی گۆڕان هەرکەس ئەو کاتە ینی پشتیوانی بکە ڕەنگە ئەنجامێکی باش بواە بەڵام یەکێتی مەبلەغێکی ئەتوان بڵێم سە مەبلەغێشت پێ بوون چکە خۆیان بڵیان کردەوە وتیان دەوری $100,000 ماداوەتی و نەیتوانێت هیچ دەنگە بێنێ فعلەن بە $100,000 هیچ ناکرێت بە تایبەتی ئەگەر تۆ نە ڕادیۆ تێبێ نە تەلڤیزیۆن تێبێ نە جەریدە تێبێ بەچی بە $100,000 چیە 100,000 بەشی ڕەنگە 4 داوت نەکە مامۆستا جەعفەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆ بەڕاشکاوی بەڕێزانم بۆ هەر سەرنج و تێبینیە دەتوانن لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویکی تر بە شادیتان ئەسپێرم دەست خۆش